بە ڕێگایەکی سەختدا دەڕۆین بۆی بگەین بەو ئەشکەوتەی کە پێی دەگوترێت کونەبا. ئەشکەوتەکە لە سەری چیای گوڵانەوەیە. یەک کاژێری دەوێت بۆی بگەیت بە ئەشکەوتەکە. کونەبا دەکەوێتە باشووری ڕۆژاوای قەزای دەربەندی خانەوە. 712 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. لەم دەلاقە بچووکەوە دەچینە ژوورەوە بۆ نێو ئەشکەوتەکە. لە ژوورەوە دایان دیمەنی جوان و دڕفێن، سەرنجت بەلای خۆیدا ڕادەکێشێت. لە زۆر شوێنە ئەبینین کە ستالەکتایت و ستالەگمایت ئەوەی لە بنویسی ئەشکەوتەکە هاتۆتە خوارەوە، ئەوەی لە بنکەی ئەشکەوتەکەشەوە بەرز بۆتەوە یەکترەگرنەوە کۆڵەکەیەک دروستەکەن کە ئەویش لە دەرەنجامی ئەوە و ئەیبینین ئەمانە هەمووی جۆرەها کانزای وەکو کالسایت وەکو کوارتزایت جۆرەها کریستاڵی لێ دروستکردووە کە دیمەنێکی زۆر جوانی داوە بە ناو ئەشکەوتەکە و بە ئەو پێکاتانەی کە لێ دروست بووە و ئەمە هەمووشی بە شێوەیەکی سروشتیەکی دەستی مرۆڤیتیانە. لە دەرەوەی ئەشکەوتەکەەوە چەند کانێکی بەردین هەیە. دەرهێنانی بەردی کانەکان کاریگەری لەسەر کونەبا کردووە بە شێوەیەک بەشێکی داڕوخاوە. بەڵام بەداخەوە هیچ جۆرە گرنگێکی لەلایەن حکوومەتەوە پێ نەدراوە لەلایەن هاوڵاتیان و گەشتیارانی شۆکەڕوو لە ناوچەیە دەکرێت دەستی کاولکاری و تێکدانی پێگەێنراوە. بەشێک لەو کانە بەردانش لە نزیکی ئەم ئەشکەوتە کار دەکەن، ئەوانیش بە هەمان شێوە بوون بە هۆکار بۆ تێکدان و شێواندنی ئەم ئەشکەوتەکە بە شێوەیەکی سروشتی دروست بووە بۆیە توانین بڵین دەستی مرۆیی دەستی هەیە لە تێکدانی ئەم ئەشکەوتەدا کە بە شێوەیەکی سروشتی دروست بووە. ئەم ئەشکەوتە قوڵیەکەی 676 مەترە. لە بەشی لە ڕاستەوە کۆتاییەکەی دیار نییە. تاوەکو ئێستا هیچ کەسێک نەگەیشتووەتە کۆتایی ئەم ئەشکەوتە. بە ئاراستەی لای چەپیشدا 3 بەشی دیکەی لێ دەبێتەوە. بە هەر ئاراستەیەکدا دوای 10 کاژێر ڕۆیشتن بە ژمارەیەک دەرچەی دیکە دەگەیت. پێش ئەوەی بیتە نێو ئەشکەوتەکە هەوایەکی ئێجگار فێنێک لە دەرچەی ئەشکەوتەکەەوە دەردەچێت، بەڵام لە ناوە تاو پێچەوانی و پلەی گەرما بەرزەبێتەوە. ئاو لە بەدەنت دەچۆڕێ. خۆگەر کەسێکی شارەزایشت لەگەڵدا نەبێ ڕەنگە نەتوانی جارێکی دیکە دەرچەکە بدۆزیتەوە بڕۆیتە دەرەوە، چونکە شارەزایان دەڵێن ڕووبەری ئەم ئەشکەوتە زیاد لە 7 کیلۆمەترە. ئەگەرچی کونەبا ڕووبەڕووی دەربەندی خانە، بەڵام دەگوترێت 3 بەشی دانیشتوانی قەزاکە نازان کونەبا دەکەوێتە کوێوە. دەبینین کە تەنانەت لە دەربەندیخان کە زۆر لە ئەشکەوتەکەەوە نزیکە ڕێژەیەکی کەمی هاوڵاتیانی قەزاکە بەم ئەشکەوتە زانوە سەردانی ئەشکەوتەکەیان کردووە. پێویستە لە ڕووی گەشتیاریوە چی لە ڕووی ڕێگاوبانەوە و چی لە ڕێگەی دانانی ڕووناکیەوە لە نێو ئەشکەوتەکەدا گەشتیاران هان بدرێت بۆی سەردانی ئەشکەوتەکە بکەن. لە سنووری قەزای دەربەندیخاندا 2 ئەشکەوتی دیکە هەیە، وەک ئەشکەوتی شەمشەمەکوێرە و کونەقەل. ئەم ئەشکەوتانە تاوەکو ئێستا دەستی خزمەتگوزاری بۆ درێژ نەکراوە بۆی هاونیشتمانیان لە نزیکەوە دیمەنە سەرنجڕاکێشەکانی ببینن. هەڵۆ محەممەد ڕووداو، قەزای دەربەندیخان.